بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. ئازیزان لە هەر شوێنێکن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ. داواکارم لە پەروەردیگار خوای گەورە تاعات و عیبادەتی گشتلایەکتان قبول بفەرمێ. خوای گەورە ڕۆژی ئەم ڕۆژتان لێ بفەرمێ، قبول بفەرمێ ئینشاءالله. خۆشەویستان، ئەمڕۆ یەکەم ڕۆژی قەدرە و دوێنێ شەو یەکەم شەوی شەوەکانی قەدر بوو. بۆیە بە گرنگ دەزانین بەڕاستی ئەمڕۆ لەگەر مامۆستا محەممەد هەسنانی تاوتێ ئەو بابەتە بکەین، ئایا بزانین داخۆ گرنگی و گەورەی ئەم دەشەوە لە چیدایە و بزانین چ عیبادەتێک گرینگە کەوا ئێمە لەم دەشەوەیان لەمدا ڕۆژانە تەرکیزی بێخنە سەر. جەنابی مامۆستای خوا بەخێر بێی. زۆر سوپاس. خۆی گەورە سەلامتەکە مامۆستای خوا بەخێر بێ سەرچاوە. مامۆستا ئەگەر بێت و لە پرسیاری یەکەم دەست پێ بکەین. مامۆستا ئەو دەشەوانە چ گرنگیشیان هەیە و چ عیبادەتێکیان تێدا پێویستە بکرێت؟ جەنابی مامۆستا ئەگەر دەست پێ بکەین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. براسي من هميشه أڵێم ئەگەر مرۆڤ زۆر تامەزرۆی شتێک بێت، بۆ نمونە ئێمە و ئیماندار ئەگەر زۆر تامەزرۆی بینینی ذاتی ئەڵڵا بین، ئەگەر زۆر تامەزرۆی بەهەشتی پانوبەرین بین، ئەگەر زۆر خودامان خۆش بووێ، ئەوە ئیمانداری ڕاستەقینە لە حاڵەتێکی وایە هەموو فرسەتێک ئەقۆزێتەوە بۆی بگا بە ئامانجەکان. ئێمە ئامانجێکمان هەیە کە ڕەزامەندی پەروەردگارە، ئێمە ئامانجێکمان هەیە گەیشتنە بە دیداری پەروەردگار، ئامانجێکمان هەیە کە بەهەشتی پانوبەرینە. بۆ ئێمە زەرورە فرسەتەکان و هەلەکانی ژیان بقۆزینەوە بۆی بگەین بەو ئامانجان. یەکێک لە فرسەتە هەرە گەورەکان کە زۆر گرنگی پێدراوە لانی پیرۆزی ئیسلام بریتە لەم دەشەوانە کە پێیان دەگوترێت شەوی ڕێز، شەوی قەدر. بۆیە کە سەیری پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەکەین کە پێشەوای مرۆڤایەتیە، پێشەنگی ئێمە ئەبێ چاو لەو سەردار و سەروەرێ بکەین. ئەبینین وەکو سەحابەکان بۆمان باسەکەن ئەفەرمون كان رسول الله صلى الله عليه وسلم يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەو دەشەوان داتە پێشەوە ئەوەندە هەوڵی ئەدا کە لە غەیری ئەو دەشەوان ئەوەندە هەوڵی نەئەدا. یعنی پێغەمبەری خوا لە مانگی ڕەمەزان کە زۆر هەوڵی داوە، بەڵام کە گەیشتە دەشەوەکانی کۆتایی زۆر گرنگیکی زیاتری پێدا. بۆیە بەڕاستی ئێمەش زەرورە چاو لەو سەردارە بکەین و چەند عیبادەتێک هەیە پێویستە ئێمە لەو مانگە پیرۆزە گرنگی پێ بدەین. بۆ نمونە شەو نوێژە، قورئان خوێندنەوەیە، بە دواکەوتنی شەوی قەدرە، ئیعتیکافە و چەند عیبادەتێکی دیکەش. مامۆستا جەنابەت باسی فەزل و گەورەی ئەو دەشەوانە بە فەرمودەیەکت باست کرد کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتێکدا لەسەر دنیا موژدەی بەهەشتی پێدراوە، بەڵام ئەوەندەش خۆی ماندی ئەکرد بە شێوازێکی وە لە هیچ وەختەشی لەوانە ئەوەندە خۆی ماندی نەکردبی. بەڵام مامۆستا زیاتر ئەگەر بێنە سەر خودی بابەتەکان، پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو دەشەوانە زیاتر تەرکیزی دەخستە سەر چ عیبادەتێک لە هەمووی کە زۆر گرنگ بووبی؟ یەکێک لە عیبادەتە هەر گرنگەکان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم و دینی ئیسلام تاکیدی لەسەر ئەکات و ئێمە لەو دەشەوانە گرنگی پێ بدەین بریتە لە شەو نوێژکردن. بەڕاستی شەو نوێژکردن گەلێک خەڵک لەناو ئێمە وەکو ئەرکێک تێگەیشتووە، ئەتوو دەبی لە خەو هەستیەوە بچیە مزگەوت یاخود لە ماڵەوە دەست نوێژ بشوێ ئەزانی ئەرکە، بەڵام نەخێوانیە. شەو نوێژ نیعمەتێکی گەورەیە کە خوای گەورە بەم ئوممەتەی خەڵات کردووە، شەرەفێکی گەورەیە کە خوای گەورە بە ئوممەتە خەڵاتی کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو بۆمان باسەکان کە ئەم دەشەوە داتە پێشەوە شەدە میئزەرەه وأحیا لەیلەه وأیقظ ئەهلەه، یعنی خۆی تۆند و تۆڵ ئەکردەوە، اینجا هەڵەستایەوە شەوەکانی زیندوو ئەکردەوە، اینجا ماڵ و منداڵیشی لە خەواڵەستان. ئەمە مانەی چییە؟ مانەی ئەوەیە شەو نوێژکردن زۆر گرنگە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەندە گرنگی پێدا نایەوێت تەنها خۆی، بەڵکو ئەوێ ماڵ و منداڵەکەشی گرنگی بەم عیبادەتێ بدەن، ئەو عیبادەتێ لەدەست نەدەن. شەو نوێژکردن ئێمە کە سەیری حەدیسە جوان و پیرۆزەکانی پێغەمبەری نازدار ئەکەین، ناویان لێ نراوە شەرەفی کەسی ئیماندار. شەو نوێژ شەرەفێکە خوای گەورە ئەیدا بەو کەسانەی کە هەڵەستنەوە شەوەکان زیندوو ئەکەنەوە. بۆ نمونە وەکو معلومی جەنابتە جوبرائیل کە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵە ئامۆژگاریەکی ئەکا، پێ فەرمی یا محەممەد عیش ما شئت فإنك ميت. فەرمی ئەی محەممەد چەندی دەتەوێ بژی لە دنیاە، بەڵام یەک ڕاستی هەیە لە بیری نەکەی، ئەویش ئەوێ ڕۆژێک دێ ئەبێ هەر بمرین. اینجا پێ فەرمێ وأحبب من شئت فإنك مفارق. کێشت خۆش ئەوەی لە دنیاە بڕۆ خۆشت بووێ،
بەڵام حقیقەتێکی لە یادینەکەی ڕۆژێک دێ هەر لێ جابی بیتەوە واعمل ما شئت فإنك مجزي به چه کردەوێکیش ئەەکەی بیکە بەڵام باش بزانە ڕۆژێک پاداشتی ئەو کردەوان هەروەرەگیر اینجا جوبرائیل بە پێغەمبەری نازدارە فەرمێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ یا محەممەد باش بزانە شەرەف المؤمن قیامه بالليل شەرەفی کەسی ئیماندار هەستانەوەیتی لە شەوە لەیلەن شەو خەڵوەت بینی یارانە جێڕاز و نیاز دەردەدارانە فرسەد غەنیمەت ماڵ بی ئەغیارە عالەم نووسک دۆست خەبەردارە لەیل شەو فرسەتێکە خوای گەورە ئەیدا بە خەڵکی خەڵک هەموو نووسیە دنیا ئارامە کاتی ئەوێت تۆ خەڵوەت بکەی لەگەڵ پەروەردگارتە کە خۆشەویستی تۆیە هەستیتەوە شەو نوێژ بکەی گرنگی بەو شەو نێژانە بدەیت بەڵێ مامۆستا ینی گەربێت و ینی خەڵک پرسیارێکی ئەکا بۆ نمونە دەڵێ مامۆستا ینی ئێستا شەو نوێژ لەوانەیە خازی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم یان سەحابەکان ناکردبی ینی ئەبینی یان هەندێک خەڵک ئەڵێ مامۆستا ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر بوو بەڵام ئێمە پێمان ناکرێ ئێمە ینی تقریبا ینی چەند دەرەجەیەک لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نزمترین ئایا سەلەفی صالحیش مامۆستا ینی ئەم شەو نوێژان کردینە یان گرنگیان پێدا لە ڕەمەزان بەڵێمە بەڕاستی سەلەفی ساڵح کە ئێمە سەیری ئەوانە ئەکەین نقطە بە نقطە هەنگاو بە هەنگاو بە دوای پێغەمبەری نازدارە کۆتن صلی الله علیه و سلم یعنی تەماشایان کرد بە پێغەمبەری خوا چ ئەکا هەوڵیان داوە ئەوە بکەن بۆ منە لە شەو نوێژان کە ئەبینن وەکو عایشە بۆمان باسەکە باسی پێغەمبەری خوا ئەکا فەرمێ شەوان ئەوەندە هەڵەستایەوە حتا پێیەکانی هەڵ ئەهاوسان ئازاریان تێ ئەچوو عایشە بە پێغەمبەری خوا فەرمێ یا ڕەسوڵ الله بۆ ئەوەندە خۆت ئەزێتە دەی ئەی فەرموو ئەفەلا ئەکونا عەبدەن شەکوورا ئەی عەبدێکی سوپاسگوزار نەبم بۆیە سەحابەکان کە ئەم شتیان ئەبینی بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعکس ببوون غەریبی تازە هاتوو دەیوت ئەم پێغەمبەرستانە یعنی سەحابەکان وەلیەکان ئەوەندە بە نووری پێغەمبەر ئەخلاقیان وەرگرتبوو دینیان وەرگرتبوو ئەگەر کەسێکی غەریبە هاتبە ئەیوت ئێرە هەموو پێغەمبەرە هەموو پێغەمبەرستانە لە مەسەلەی شەو نوێژە بۆن من ئەگەر سەیرکەین وەکو ساعیبی کوڕی یەزید بۆمانە گەڕێتەوە فەرمێ ئیمامی عومەری کوڕی خەڵتاب دوو کەسی دیاری کردن بۆ ئوبەی کوڕی کەعب و تەمیمی داری دیاری کرد کە شەوان بێن شەو نوێژ بۆ خەڵکەکەن لە مزگەوتە شەو نوێژیان ئەکرد اینجا شەو نوێژەکەشیان سەدان ئاەتیان ئەخوێندەوە شەو نوێژیان درێژە کردەوە ئەڵێن ئێمە ئەوەندە یعنی شەو نوێژمان درێژە کردەوە جاری وا بۆ ئینسان خۆی لە پێوەڕانە ئەگرت دار عەسایەک شتێکمان پێ بخۆمان ئەدا سەر بەس بۆی بەرنەبینە ئەمە هەرچەندە پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی کردووە پێغەمبەری خوان چیتر دەناودا نەماوە بەڵام ئەوەندە شوێن کەوتوی پێغەمبەری خوان ئاوا ئەکەن اینجا عەبدوڵڵای کوڕی ئەبوبەکر باسی باوکی خۆیەکە کە ئەبوبەکر سەدیق ئەفەرمێ کە دەچوونە شەو نوێژ لە شەو نوێژە ئەوەندە تاخیرە بووین چونکە شەو نوێژەکانیان درێژە کردەوە ئەوەندە تاخیرە بووین کە ئەگەڕاینەوە ماڵەوە ئەمرمان بە غولامەکان و خادیمەکانە کرد کە خێرانانمان بۆ حازرکەن چونکە بەبەر ڕانە ئەگەیشتین مەجالێکی کەممان ئەمە ئەگەر زوونانمان نەخواردبە بانگی بەیانیانە ئەوان اینجا لە دوای وانیشەوە جیل بە جیل ئەوانەی کە ئەمن پیانەڵی مشتری قیامەت ئەوانەی کە ڕەزامەندی پەروەردگاریانەوێ هەمیشە هەوڵیان داوە هیچ فرسەتێک لەدەست نەدەن هەموو فرسەتێک بە قۆزنەوە بە تایبەت شەو کە خەڵوەتی کەسانێکە کە خۆشەویستی پەروەردگارن وەخوای گەوریان خۆشەوێت مامۆستا ئەگەر بێنە سەر خودی شەوی قەدر یعنی شەوەکانی قەدر ینی پێم خۆش یەکەم جار پرسیارە بکەم مامۆستا ئێستا ئایا لەو دەشەوە چ شەوێک شەوی لەیلەتول قەدرە و ئایا ئەو دەشەوانت پێویستە لە هەر دەشەوەکان زیندوو بکرێنەوە یان بە تەحدیدی یەک شەو دیاری کراوە کرا مامۆستا ئەوە چۆنە بەڕاستی شەوی قەدر سەرتا بێمەوە بزانین شەوەکە شەوی قەدرە قەدر واتە ڕێز ئەم شەوەیە بۆچی ئەوەندە گرنگی پێدراوە چونکە ئەگەر سەیرکەین قورئانی پیرۆز ئەم قورئانە خۆی پیرۆزترین پەرتووکێکە کە لە مێژووی مرۆڤایەتی هەبی اینجا ئەو قورئانە بۆ پێغەمبەرێک هاتووە کە سەرداری هەموو پێغەمبەرەکان اینجا بۆ ئوممەتێک هاتووە كنتم خەیرە ئومەتین ئوخرجت للناس اینجا لە دوای ئەوەشە ئەم قورئانە پیرۆزە لە مانگێکە دابەزیوە شهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن کە پیرۆزترین مانگە اینجا لە شەوێکیشە دابەزیوە إنا أنزلناه في ليلة القدر لە شەوێکە دابەزیوە کە شەوی قەدرە پێشەوەی باسی ئەوە بکەین ئایا شەوێک دیاری کراوە یان دیاری نەکراوە ئەم شەوەیە ئەوەندە گەورەیە ئەگەر دا بنین لە تەواوی ساڵە بڵێن شەوێک هەیە شەوی قەدرە بەڵام دیار نییە بڵێن شەوێک هەیە لە تەواوی ساڵە شەوی قەدرە بەڵام دیار نییە کەسی ئیمانداری ڕاستەقینە ئەبێ هەموو شەوێک کەسیتەوە بۆ ئەو شەوەیە لەدەست نەدا نەکتەنها لە دەشەوە بڵێ ئەو شەو هەوە یاخود شەوێکی دیکە هەوە بەڵام لەگەڵ ئەوەشە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و دینی ئیسلام ئێمەیان ئاوا ئەو شتە قورسیان لەسەر ئێمە دانەناوە هەستاون سنووری شەوی قەدریان بچوو کردوتەوە
بۆ نمونە سەبارەت بە کاتی شەوی لەیلەة القەدر پێغەمبەری نازار سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەیفەرموو تەحەڕەو لەیلەة القەدر في العشر الأواخر من رمضان لە مانگی ڕەمەزانە لە دەشەوەکانی کۆتاییە بەدوای شەوی لەیلەة القەدر بگەڕێن واتە لەم دەشەوانە یەکێکیان شەوی لەیلەة القەدر اینجا لەم دەشەوانی کۆتاییشە لە حەدیثێکی دیکەی پیرۆزە کە لە بوخاریە هاتووە پێغەمبەری خوا فەرمێ تەحەڕەو لەیلەة القەدر في الوتر من العشر الأواخر من رمضان ئەفەرمێ لە وەترەکانە لە تاکەکانە بەدوای شەوی لەیلەة القەدر بگەڕێن کەوا شەوی لەیلەة القەدر لە تاکەکاندایە 21 23 25 27 29 لەناو ئەو شەوانەکە ئەمە هەیە خلافێکی زۆر گەورە هەیە لە نێوان زانایاندا یعنی هەتا ئەڵێن هەتا نزیکی چڕ ڕای جیاواز هەیە یاخود هەتا 50 ڕای جیاواز هەیە لەسەر شەوی لەیلەة القەدر زۆرێکیان وەکو ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی پەروەردگاری لێبێ ئەیفەرموو ڕایی و بۆچوونەکەی وابوو شەوی لەیلەة القەدر شەوی 23ەمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەڵام لە بەرامبەردا زۆرێکی دیکە لە زانایان ئەڵێن نا شەوی لەیلەة القەدر شەوی 27ە هەندێکی دیکە ئەڵێن شەوی 29ە هەندێکی دیکە ئەڵێن شەوی لەیلەة القەدر شەوێکی دیاریکراو نییە ئەکرێ بە ساڵ بگۆڕێ ئەو ساڵ شەوێک بی ساڵێکی دیکە شەوێکی تر بی اینجا ڕەنگە کەسێک بیر کاتەوە باشە بۆچی دیار نەکراوە بۆچی با یەک لای کرابەوە کاکە ئەم شەوە شەوی لەیلەة القەدرە و هەستنەوە تەواو ئەمە بۆ ئەوەیە کەسی ئیماندار هەموو شەوێک هەستێتەوە عیبادەت کە ئەوەندە عیبادەت لەم شەوانە گەورەیە بە هەموو شەوێک مرۆڤ ئەو عیبادەتێ بکات چونکە گەر دیاری کرابە ڕەنگە شەوەکانی دیکە هەمەست تاباینە بۆیە ئەو جیاواسی و بۆچوونە جیاوازانە لەسەر شەوی قەدر هەیە بەڵێ مامۆستا مامۆستادی وەکو هەر خودی شەوە کە مەسەلەن گەورەی ئەو شەوە لە سدا یعنی قورئان چۆن باسی ئەو شەوانەی کردیە بەڵێ سەبارەت بە شەوی لەیلەة القەدر وەکو باسمان کرد خدای گەورە فەرمی ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر ئێمە قورئانمان لە شەوی قەدرە ڕێزە دابەزاندووە ئەگە شەوی قەدر هیچ ڕێزێکی دیکەی نەبە تەنها ئەوە بە کە قورئان تێنە دابەزیوە بەس ببوو ئێمە بەڵام کە سەیرەکەین نا چەندەها سیفاتی گەوری دیکە لە شەوی قەدرە هەیە بۆ نمونە لەم شەوەدا کە شەوی قەدرە ئەمر و کاروبارەکانی ئەم ساڵ تا ساڵێکی تر یەکلای ئەکرێنەوە وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆز ئەفەرمێ فيها يفرق كل أمر حكيم هەموو شتێک لەم شەوەیە جیا ئەکرێتەوە ئایا تۆ کەسێکی بەختەوەرە بی یاخود بەدبەخت ئایا تەمانت چەند دەبێت تا چه کاتێک ئەژی ڕزقت چییە بێ چۆن ئەژی چۆن ناژی کاروبارەکانی ژیان بۆ تۆ چۆن بەڕێوەچێ اینجا سەیری لەوەدایە یعنی شەوێک کە کاروباری ئەمەی تێدا یەکلای بکرێتەوە ئێمەش لە خەوا سەرفیکەین ئەمەش لە گەمە و گاڵتە و پیاسەیان سەرفیکەین ئەمە زۆر سەیرە اینجا جگە لەمە لە قورئانی پیرۆزە چەندەها خاڵانێکی دیکەی گەورە باس کرا بۆ نمونە لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر لەیلەة القەدر باشترە لە 1000 مانگ ئومەتانی پێش ئیسلام تەمەنیان زۆر درێژ ئەبوو یوە هەبوو بۆ نمونە تا 1000 ساڵ 500 ساڵ تەمەنیان هەبوو لەو تەمەنە زۆر عیبادەتیانە کرد کە ئومەتی پێغەمبەر هات ئیدی تەمەنیان وەکو ئەزانین لە دەوروبەری 70 ساڵ کەمتر زیاتر ئەوانەیە سەحابەکان دیارەستنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی واکەن ئێمە چۆن بگەینەوە بە خەڵکی قەدیم باشە کەسی وایە لە قەدیما ژیاوە 1000 ساڵ ژیاوە 50 ساڵ ژیاوە ئێمە چۆن بتوانین عیبادەتی بکەین بگەینەوە بەوانە کە سەیرەکەن خوای گەورە هەندێک عیبادەتی بۆ ئێمە داناوە بە ماوەیەکی کەم خێرێکی زۆر بە یەک شەو کە شەوی لەیلەة القەدرە ئەتوو خێری 1000 مانگت ئەکات ئێکار نزیکەی 83 ساڵەکە باش ئەو فرسەتە زێڕینە مرۆڤ ئەگەر خواناس بێ و مشتری قیامەت بێ چۆن ئەو فرسەتە زێڕینانە لە دەست خۆیادا اینجا لەوە لە هەر هەمووی گەورەتر پێغەمبەری نازار سەڵات و سەلامی خوا لەسەر بێ ئەیفەرموو من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کەسێک شەوی قەدر هەستێتەوە بە ئیمانەوە ئیمانی بەخوای گەورە هەبێت و چاوەڕێی پاداش لە خوای گەورە بکە ئەو خوای گەورە لە گوناهەکانی ڕابردووی خۆشە بێ باشە یعنی شەوێکە تۆ هەڵەستیتەوە خوای گەورە لە هەموو گوناهێکی ڕابردووت خۆشە بێ لەم فرسەتە زێڕینتر و گەورەتر ئەبێت چی دیکەمان هەبێت بۆیە بەڕاستی هەر کەسێک گەورەی شەوی لەیلەة القەدر بزانێ و ئیهمالیکە ئەمە دوور نییە لە لاوازی ئیمانەوە بێت کە بێ کەسی مسلمان خۆی لێ پارێزێت بەڵێ مامۆستا ینی جەنابەت ئەو فەزل و گەورەیانت کە باسکردن ینی لەوانەیە خەڵکانێک وەکو زۆر حەزیان لەو شەوانەوەی بەڵام ئەبینی وەزیفاتی هەیە یعنی ئیش و کاروباری هەیە ڕۆژانە یعنی زۆر خەڵک ئەو بسیارەشەکە ئایا ئەکرێ مامۆستا ئەمن لەو یعنی دەبێت ئیلا لە عیشایەدا بنیشمە تا نوێژی بەیانی یان ئەکرێ مەسەلەن ئەمن 2-3 ساعتی بەقەدەر توانای خۆدا بنیشم و زیندی بکەمەوە ئەو شەوەی بێگومان لا يكلف الله نفسا الا وسعها خوای گەورە تەکلیفی هیچ شتێک لە کەسێک ناکە ئیلا شتێک نەبی کە لە توانایدایە سەبارەت بە هەستانەوەی شەوی لەیلەة القەدر ئەکرێ ئەوە بە گوێرەی خەڵک بگۆڕێ
ڕەنگە بۆ من پێویست بکە هەموو شەوەکە هەستمەوە بەڵام بۆ تۆ پێویست بکە سەعاتێک هەستیتەوە یعنی بە گوێرەی توانای مرۆڤ بە گوێرەی کار وەزیفەی مرۆڤ ئەمە گۆڕانکاری بەسەردادەیە چەند خاڵێکی دیکەش هەنە گرنگە ئێمە لە پێرچاوی بگرین کە ڕەنگە خەڵکانێک ئاگایان لێ نەبێت بۆ نمونە هەستانەوە لەو شەوەدا خەڵکانێکمان هەیە لە ناو کۆمەڵگەی خۆمان ڕاهاتووە کە شەوان ناخەوی باشە ماوەیە کە لەسەر ئەو بەردەوام بۆ لە ئەوەی ڕەمەزانەوە شەو نوێژ عیشا تا نوێژی بیانی نەخەوتووە کە هەڵەستێتەوە زۆر ئازار نابینێ زۆر ماندوو نابێت ڕەنگە ئەوە پێویست بکە زۆر عیبادەت بکە بەڵام خەڵکێکی دیکەمان هەیە لەبەر ئەوەی هەموو شەوێک نووسووە ئێستا کە لە نوێژی عیشاوە نەخەوێت تا نوێژی بەیانی تەحموڵ ناکە ماندوو ئەبێ ئەگەر هەیە شەو نوێژەکەش بە خەون و خەیاڵەوە بکە یعنی خەوێکی زۆری بێت بە بۆژانەوە شەو نوێژەکەی بکە ئاگای لە نوێژەکەی نەبێت یان لە نوێژی بەیانی ئەگەر هەیە لە شەوەکە ئەوەندە مابوو بێ نوێژی بەیانی لە دەستدا یاخود بە جەماعەت نەکە لە کاتی کە ئێمازانی نوێژی بەیانی فەرزە زۆر خێرەکەی گەورەترە لە خێری نوێژێکی سونەتی وەکو شەو نوێژ و تەراویح بۆیە بەڕاستی کەسێک کە ڕاهاتووە لەسەر نووستنی شەوان ڕەنگە زەرور بێ بۆ ئەو کەسە شەوێ سەعاتێک 2 سەعات بخەوێ ئیسراحەتێک بکە ئەوجا لە چ کاتێکە فرسەتی هەیە لەو کاتەیە بۆ نمونە تا بکرێت کە مەگزوو بخەوێ اینجا بۆ شەو نوێژ هەستێتەوە شەو نوێژەکە بە مێشکێکی خاوین بە مێشکێکی ئاڵۆزاوی نەبێت بە مێشکێکی خاوینەوە شەو نوێژەکانی بکە ئەوە زارورترە بۆیە زەروری ئەمە سەیری خۆمان بکەین ئایا چۆن بۆ ئێمە گونجاوە چۆن لە توانامان هەیە بێگومان خوای گەورە لێمان ناگرێت گەشتێک لە توانە ئێمە نەبێت بەڵام خاڵێک زۆر گرینگە بۆ ئەو کەسانی کە زۆر مەشغوڵن ڕەنگە توانیان نەبێت وەکو کەسانێکی دیکەی بێئیش شەو تا بەیانی لە نوێژ عیشا تا بەیانی خەریکی عیبادەت و قورئان خوێندنەوە بن چی بکەن بەردەوام بوون لەسەر نوێژی عیشا و نوێژی بەیانی بە جەماعەت پێغەمبەری نازارە فەرمێ صلی الله علیه وسلم یعنی ئەوانی کە لە نوێژی عیشا بە جەماعەتەکەن وەکو ئەوان نیوەی شەو خەریکی عیبادەت بوون ئەوانی نوێژی بەیانی بە جەماعەتەکەن وەکو ئەوان نیوەی شەوی دیکە خەریکی عیبادەت بوون کەوا بۆ کەسێک کە نوێژی عیشا نوێژی بەیانی بە جەماعەتەکە وەکو ئەوان تەواوی شەوەکە خەریکی عیبادەت بووبین کەسێک کە هەر توانای نییە زۆر هەستێتەوە عیبادەت بکە باشە نوێژەکانی هەر بکە با عیبادەتەکەی خۆی هەر بکە بەڵام شتێک کە هەر پێی نەکرا با زۆر ئاگداری ئەو دوو جەماعەتان نەبێ ئینشاءالله خوای گەورە بۆی قەرەبوو ئەکات ئەدیبا مەسەڵانی لە مثلا دانیشتنی لەیلەتول قەدر ئایا مثلا وە باشە مرۆڤ لە ماڵەوە دابنیشیان لە مزگەوت ئایا مثلا یان ئەبینی هەندە خەڵک ئەرێ مامۆستا من ناتوانم بچمە مزگەوت بۆم حیسابەکە لە ماڵێ دابنیشم یعنی سەرۆکە لە ماڵە زیندی بکەمەوە بێگومان شەو زیندووکردنەوە تایبەت نییە بە مزگەوت عیبادەتکردن تایبەت نییە بە مزگەوت لە هەر شوێنێکا بێ مرۆڤ ئەتوانێت عیبادەتی خۆی بکە شەو نوێژی خۆی بکە قورئان خوێندنەوەکەی خۆی بکە بەڵام مزگەوت فەزلێکی جیاوازی هەیە بێ ئەمە فەزل لە یاد دەکەین ئەویشیان کە سونەتێکە بەڕاستی ئەتوانی پێ بڵێن سونەتێکی لە یادکراوە کە سونەتی ئیعتیکافە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم دەشەوانە بەردەوام لە مزگەوتە ئامایەوە کە خۆشی وەفاتی کرد خێزانەکانی لە دوای و لە ئیعتیکافیان نەکردو لە مزگەوتەمانەوە سونەتی ئیعتیکاف چییە سونەتی ئیعتیکاف ئەوەیە کە مرۆڤ ئەچێتە ناو مزگەوت نیەت بێنێ نیەتی ئیعتیکاف بێنێ ئیعتیکاف واتە مانەوە لە مزگەوت هەرچەندی تۆ لە مزگەوت ئامینیەوە بەخێر بۆت حسابە بۆیە بەڕاستی مزگەوت خێرێکی تایبەتی هەیە مرۆڤ تا بتوانێت لەسەر ئەو خێرێ بەردەوام بێت بەڵام کەسێک کە هەر نەیتوانی بچێتە مزگەوت مانەی ئەوە نیەتی بخاوێت و پاڵداتەوە بڵێ کاکە من تازە نەمتوانی نا لە ماڵەوەش ئەتوانی شەو نوێژی خۆی بکە ئافرەتێکە ناتوانێت بچێت پیرەمێردێکە ناتوانێت بچێت کەسێکی کە مەندامە توانای نییە ئەتوانێت لە ماڵەوەش عیبادەتی خۆی بکە مادەم نیەتیشی مزگەوت بووە دوورنێ خوای گەورە ئەو خێرەشی بۆ حساب کات و ئەو خێرەشی بۆ هەژمار کات بەڵێ ئەوسامەوێ کۆتا بسیار لێ دوکەم ینی جەنابەت باست کرد گوتت ینی لەیلەتول قەدر ئەو شەوەیە کە قورئان تێدا نازل بووە ینی ئەگەر تەرکیز بێخە سەر قورئان مامۆستا ینی فەزڵ و گەورەی قورئان و ینی خەڵک چۆن بی لە ئەو دەشەوانەدا بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی قورئان شهر رمضان الذي أنزل فيه القرآن أو فضلك إما باسيا كين تبو رمضان وتبو دشوكاني كوتاي هم اللي برخاتي قرآنك أو فضلية بيابو أو جورية بيابو أجر قرآن وما نجدا نبزيبا رنج أو فضلية شيء نبايا بويا قرآن سيمبولي رمضان وسيمبولي شوي قدره شوي قدر بوسي بقدر تقول قرآني تدا بزيو بويا ناكري مروف قرآن إهمالك براستي يعني تو هر عبادتك كي أبي أجداري قرآني بيروزيش بين إنزل قرآنك كزور آسانة بلام خيرك زور قوريه من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة والحسنة بعشر أمثالها لا أقول ألف لام ميم حرف ولكن ألف حرف ولام حرف وميم حرف وكو بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم هر كسيك يكبيد بخوين تولى قرآني بيروز أو بوي بخير في حسابه وخير دقات برانبره
يعني يك حرف دخيلي هي إذا بيغمري خوا فرميت نعلم ألف لام ميم حرفك بلكو ألف بتنيا حرفك ولام بتنيا حرفك وميم بتنيا حرفك كابوتو هر حرفك أخويني توا بدخر بحت حسابه إذا باشا توبون من جزءك أخويني توا تغلب كاتسان حرف أي شيء قدرك شيء قدر خوي باشتري له هزار ما أبي كاتسان ها أبيته خيرك خيالي بۆیە بەڕاستی ئاگادار بین بەڵام خاڵێکی دیکە هەیە سەبارەت بە قورئان گرنگە ئێمە لێ ئاگادار بین ئەوش ئەوەیە بە خوێندنەوەی ئێمە بۆ قورئان خوێندنەوەیەکی دووبارەیی نەبێت بۆ نمونە کەسی وامان هەیە قورئان ئەخوێنێتەوە ڕەنگە 10 ساڵ 20 ساڵ بێ قورئان ئەخوێنێتەوە بەڵام لە خوێندنەوەکەی زیاتر تێنەپەڕیوە کەسی وا هەیە گرنگی بە تەجویدەدا بەڵام لە تەجویدەکە زیاتر تێنەپەڕیوە کەسی وا هەیە گرنگی بە لەبەرکردنی قورئانەدا بەڵام لە لەبەرکردنەکە زیاتر تێنەپەڕیوە کەسی وایە گرنگی بە ماناکەی ئەدا بەڵام لەمە زیاتر تێنەپەڕیوە گرنگە ئێمە یەک شێواز نەگرینە بەر بۆ گرنگیدان بە قورئان قورئان خوێنیتەوە باشە ماوەیەکی زۆرە قورئان خوێنیتەوە ئەوجارە هەوڵدە لەبەریکەی باشە لە ڕۆژێکە ئەگەر لاپەڕێک 20 جار بخوێنیتەوە هەم خێرەکەت هەمووی بۆ حسابە هەم لەبەری شەکەیت اینجا ئەگەر قورئانە زۆر لەبەرە و هەستەکەی باشی گرنگی بە تەجویدەکەی بدە ئەگەر لە تەجویدەکەی باشی گرنگی بە تێگەیشتن لە قورئان بدە چونکە ئەو قورئانە دابەزیوە لیەدەبەر و ئاياته بۆ ئەوەیە بیر لە ئاياتەکانی بکرێتەوە بۆ شتێکی تر نییە ئەگەر لە بیرکردنەوەی باشی بڕۆ بزانە زانەکان تەفسیرەکانی قورئان چیان فەرمووە بۆیە زۆر زۆر گرنگی ئێمە ئاگاداری ئەوە بین بە هەموو شێوازە جیاوازەکان گرنگی بە قورئانی پیرۆز بدەین بەڵێ مامۆستا خەریکە تقریبا کاتەکەمان کۆتایی دێ مامۆستا پێم خۆشە ئینشاڵڵا لە کۆتایی جەنابەت ئەگەر بێت وەکو قسەیەکی کۆتایی و وەسیەتێک و نەسیحەتێک لۆ خەڵک و لە دەشەوانە ئایا یانێ چ پەیامێکت هەیە بۆ خەڵک بەڕاستی ئەمە ئەگە سەیری کات بکەین کات زۆر زۆر بە خێرایی تێپەڕێت ئێستا ئێمە لە 21 ڕەمەزان ناژین ها لە سەرەتای ڕەمەزان هەروە ئەزانی سەعاتێک پێش ئێستا ڕۆژێک پێش ئێستا بوو کە یەکی ڕەمەزان بوو کەسی ئێستا ئێمە لە 21 ئاژین کات زۆر بە خێرایی تێپەڕێت مادام کات بە خێرایی تێپەڕێت زۆر گرنگە ئێمە ئاگادار بین ئەو کاتێ لە شتێک سەرف نەکەین کە لە دوا ڕۆژە یاخود کاتێک کە ئەمرین پەشیمان بینەوە حسرەتی لەسەر بکێشین نا بەهاونی لە شتانێکی وای سەرف بکەین پێی سەرز بەرز بین لەلایەن پەروەردگار کاتێک خوای گەورە ئەبینین کاتێک حەش و حسابمان لەگەڵ کرێ بزانین لە ڕەمەزان شتێکی وامان کردووە کە شانازی پێوە بکەین بۆیە بەڕاستی مادام مانگی ڕەمەزان هەر تێپەڕێ مادام ئەو شەوانە هەر تێپەڕن مادام کاتێکە و لە پێشمانە زوو نەیقۆزیتەوە کۆتایی پێرێ با هەوڵێن کە ئەگەینە جەژن جەژنەکەمان جەژن بێ کەسێک کە عیبادەتی نەکردووە ئەخرەم جەژنە چۆن چۆنی جەژنە بەڵام کەسێک کە ئەزانێ ڕەمەزانەکە لە عیبادەتێکی گەورەیە بەڕێ کردووە دەشەوەکانی لە شتێکی گەورەیە بەڕێ کردووە کە ئەکاتە جەژن ئەمە جەژنێکی ڕاستەقینەیە بۆ نەفەرێ چونکە ئەزانێ غەنیمەتێکە قۆستیتەوە بە شێوەیەکی باش ئەو مانگە پیرۆزەی بەڕێ کردووە دەستەکان خۆش دەنێ مامۆستا خوا گەورە پاداشت دەتەوە یا ڕەبی خوا گەورە پاداشت دەوێت بەڕێز و ڕادیۆنێ بەڕێز سەلامەتەن کاڕێ مامۆستا دووبارە خی گەورە سند دووبارە بە خێراتن تەکەین و خی گەورە پاداشت دەتەوە ئینشاءڵڵا زەنای مامۆستا خی گەورە سەلامەت کاژەوە بەڵێ عزیزان لێرە هاتینە کۆتای ئەڵقەی ئەم ڕۆژمان بە هیوای ئەوەی ئینشاءڵڵا سوودێکی باشتان بینی بێت و بە هیوای ئەوەی ئینشاءڵڵا لەم دەشەوە زوهد و تێکۆشانێکی باش ئەنجام بدەن ئینشاءڵڵا دووبارە خی گەورە پاداشتی زەنای مامۆستا بداتەوە و خی گەورە پاداشتی ئێوەی بەڕێز و بینەر و بیسەریش بداتەوە ئینشاءڵڵا داواکارم لە خی گەورە تاعات و عیبادەتی گشتایەکتان قبول بفەرمێ بە تایبەتی تاعات و عیبادەتی ئەمڕۆی بە ڕۆژوبوونمان قبول بفەرمێ ئینشاءڵڵا والسلام عليكم ورحمة الله وبركاته.